ڕزگار خالد حەسەن مامۆستان بە شاری سلێمانی لە پێناوە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا پابەندم بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ژیانی خۆم و خێزانەکەم لە ماڵەوە دەمێنمەوە. بۆیە داواکانم لە ئێوەی ئەزیز لە ماڵەکانتان بمێننەوە، پاراستنی ژیانی خۆت، پاراستنی ژیانی دەیان کەسی دەوروبەرتان. کاتان لێ دەکەم ڕجای برایانە، هیچ نەوێ لەبەر خاتری ئەو کەس و کارەتان کە شەو لە دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ماندوو دەبن بۆ تاقیمکردن، بۆ خۆپاراستن لە دەردە کۆرۆنا. ئێوەش وەک هاوڵاتیەکی دڵسۆز گوێڕایەڵ هیچ دەبێت لەم چەند ڕۆژەدا لە ماڵەکانتان بمێننەوە، بە تەواوی گوێڕایەڵ و پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن و دوور بکەونەوە لە هەموو جۆرەکانی خەڵەباڵخی. کاتان لێ یەکەم پابەندن. بچووکتان مامۆستا برایانی زەریف سەرۆکی ڕێکخراوی ژن لە پارێزگەری. Ez Şerwan Alî Şerafanî, rêveberê Kolêja Eşq, daxwazê li hawlatiyên Herêma Kurdistanê dikem, rênmayî û biryarên Wezareta Tenduristî em hemî pêk ve cêbecê bikin. Min biryar daye li mal bimînim, bixwe parastin vê vayrosê û daxwazê li qutabî û xwenkara dikem biryarên Hikûmeta Herêma Kurdistanê cêbecê bikin û Kurdistan her avadan bê. پێناو بەرژەوەندی خۆمان و خانەوادە و کۆمەڵگا و کوردستان ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە دەبینەوە، لە ماڵەوە دەمێنینەوە، پابەندی ڕێنمایە تەندروستەکان دەبین. داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەین پابەندی ڕێنمایە تەندروستەکان بن و لە ماڵەوە بمێننەوە، کوردستان ئاوادان بێت. تکایە هەمووان پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن، تەنها لەبەر خۆتنا، لەبەر هەمووان تکایە لە ماڵەوە بمێننەوە. ئاوڕێیان دۆستان ئازیزان، تکایە لە ماڵەکانتان بمێنەوە و پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و هاوکاریەکانی ئاسایشی ناوخۆ بۆ تەندروستی هەموو لایەک بۆی ڕێگری بکەین لە ڤایرۆسی کۆرۆنا. تکایە لە ماڵەکانتان بمێننەوە.